ئێمە وەک ڕێکخراوی گەشەپێدانی ئەکادمی پێمان وابێ ئەمەش شتێکی نوێگەری بوو نوێگەرەکەی لە چیایە و سوودەکەی لە چیایە ئێمە لە ئەم خولە بۆ ماوەی 3 ڕۆژ بوو بۆ کۆمەڵێک پارێزەری تازە تەخڕج لەگە خوێنکاران کە عەدەدەکەیان 300 کەس بووە 300 فێرخواز بووە سوودی ئەم خولە چییە شادەیەکمان پێدان لە ئاخر ڕۆژە ئەگەر بزانانی ئێستا زروفی سیاسی زروفی مادی خەڵکەکە لەو ئاستەیان نییە کە خەڵک ئاسوودەکە و مەحامیەکان ئیشان هەبێ ئێمە هاتین شادەیەکمان پێدان بۆ ئەوەی کاتێک کە سیڤی نقلی کۆمپانیایەکە یان نقلی دایرەیەکە شوێنێکەکە لەگەڵ ئەو کەسانەی کە ئیژەکەن ڕێک ببێتەوە لەلایەن سێ پارێزەری بەڕێزەوە ئەم بابەتانە وترانەوە سێ بابەتی جیاواز بوو شادەیان پێدرێت لەلایەن خولەکەمانەوە زۆر گرنگی هەیە لەبەری لە سەرەتای کاری پارێزەرایەتیام بۆ من زۆر گرنگە ئەم خولانەوە زۆر حەزیش ئەەکەم بەشداری لەم شێوە دەورانەیە بکەم و زۆر دەستخۆشیش لەم ڕێکخراوە ئەەکەم کە هەوڵی بەرەوپێشتوونی پارێزەران هێن